زغط وشكرش أنا نفسين ربو هواي موجودة ماندات ڕاستیەکەی ئێستا گرفتی زۆر پیا بووە وەکو نەمانی دەرمان وەکو پێداویستی پزیشکی کە بەهۆی ئەوەی کە ئێستا مانگانە بڕی 100 میلیۆن دینار بۆ تەندروستی گەرمیان سەرفەکرێ بە تایبەت ئەتوانم بڵێم بەس نەخۆشخانەی گشتی کەلار مانگانە لەو بڕە زیاتری پێویستە لە ئێستا تەندروستی گەرمیان بە هەموویەوە 100 میلیۆنی بۆ سەرفەکرێ تا ئەمەشە کێشە مەشاکلێکی زۆری بۆ دروست کردوین گرفتێکی زۆری بۆ دروست کردوین کە ببێتەوەی نتوانین بە دەرمان و پێداویستی بۆ نەخۆشخانەکە دابین بکەین و ڕۆژانە پزیشکەکان لە شاریمان دادەنیشن لە ڕایشکاری بەیانیانە نزیکەی سعات 8:30 بۆ 12:30 دادەنیشن ئەم پزیشکانە ڕاستە نەخۆشە بینن بەڵام چارەسەری پێویست نییە وەری بگرن چارەسەری پێویستەکان وەکو دەرمانە و وەکو پێداویستی پزیشکیە ئێمە لە هەم لە ناو نەخۆشخانەشە هۆڵی نەشتەگەریمانەیە کە لە 5 هۆڵ پێکاتووە تابان هۆڵی بەشی هۆڵی نەشتەگەریمان ڕۆژانە نزیکەی 25 بۆ 30 نەشتەگەری جۆرا و جۆرەکرێت تابان ئەم نەشتەگەریانەش بە هەماشەوە پێویستیان بە دەرمان و پێداویستی پزیشکیە ئەتوانە بڵم لە ئێستا ئەوە نزیکەی بۆ چەندێک ماوەیەکی زۆری شابێت نەخۆشخانەی گشتی کەلار لە ڕێی خێرخوازەوە بەڕێوە چێت و لە ڕێی چۆنەڵی داواکردن لە هاوڵاتیانەوە ئێمە زۆر بە شتەکان بەڕێەکەین بەڕاستی ئەمەش بەم شێوازە بووەتە گرفتێکی زۆر گەورە بۆ ئێمە ناتوانین پێویست پێداویستی دەرما بدەیمە نەخۆش. گەورەترین کێشەی ئێمە لە ئێستا کە خەڵک ڕۆژانە سەردانمانەکە بۆ بەشی دەرمانی درێژخایەنەکانە کە مانگانە هاوڵاتیان پێویستیان پێێتی ئەوش تەواوەتی ڕووی لە کەمی کردووە بە تایبەتی ئەوانەی فشاری خوێنیان هەیە ئەوانەی نەخۆشی شەکریان هەیە پێویستەکات مانگانە ئەو بڕە دەرمانە وەربگرن کە لە ناو نەخۆشخانەی گشتی کەلارە سەردانیەکەن و پێویستەکاوەریکردن لە ئێستا ئەو دەرمانانە هیچی نەماوە ئەتوانین ئەوانەی کە هەنێک دەرمان کە خەڵکێک بەکەمی وەریەگری بەس ئەوانە ماوەتەوە تابەن ئێمە بەردام هەڵمان داوە نووسرامان کردووە بۆ هەموو لایەنەکان چەند جارێ نووسرامان کردو بۆ بەڕێبەرایەتی وتمانت کایە بە هەنامانەوە بێن ناکرێ بەم شێوازە ئێمە بەم کەم و کورتیە و بەم کەمی دەرمان و پێداویستیانە ئێمە هاوڵاتیان بەڕێ بکەین کە هاوڵاتی دێ پزیشکەکە ئەبینێ ئەبێ چارەسەرەکەشی وەربگرێت بەشمان هەیە بەشی تاقیگە یعنی بەڕاستی جاری وا هەیە بۆ نمونە بەشی غودەکەمان ناتوانین فەحسیان بۆ بکەین لەبەرەوەی پشکنینی غودەمان نەماوە کتانەمان نەماوە کە پێویستەکە بۆ پشکنین بەڕاستی ئێمە بۆتە گەورەترین کێشە لە ناو گەرمیانە چەند جارێکیش داوامان کرد لە بەڕێبەرایەتی پێمان وت بە بەڕێبەری گشتیمان وتمان ناکرێ بە 100 میلیۆنە بتوانین ئێمە نەخۆشخانەکان بەڕێوە بێ ئێمە نەوەستاوین لە خزمەتکردنی هاوڵاتیان نەوەستاوین لەوەی کە چیمان پێ بکرێ گلەی خەڵک هەوڵمانداوە چارەسەری بکەین بەڵام لە توانای ئێمە بەدەرە زۆر شتەیە لە توانای ئێمە بەدەرە و ناتوانین ئەمانە جێبەجێ بکەین جگە لەوەشە ئێمە ئاوارەیەکی زۆر هەیە لە گەرمیانە ئەم ئاوارانش سەردانی نەخۆشخانەکانەکەن من پێشتر لەگەڵندا پەلامانەکانە دانیشتوم و لە پرۆژەشمانە هەیە لەگەڵ زۆربەی لایەنەکانی ترا دانیشین خۆمان بە شێوەیەکی شەخسی بڕۆین سەردانی ناوچەکانی خوار و عێراق بکەین بۆ ئەوەی لەگەڵ بەغا بێ لەگەڵ وەزارەتی سەحەی عێراقا بێ دابنشی بڵێن ناوچەی گەرمیان ناوچەیەکی سنووریە لە بینی هەردوو لایە ئاوارەیەکی زۆر سەردانمانەکە ئەو بڕە دەرمانەی کە لە بەغاوە بۆ مادیە بەشی ئەوە ناکە کە ئێمە بتوانین خزمەتی هەم ئاوارەکانی پێ بکەین و هەم خزمەتی خەڵکی گەرمیانی پێ بکەین خۆتان دەزانن خەڵکی گەرمیان دانیشتوانێکی فراوانی هەیە لەو پرۆژە ئەوە راپۆرتێکمان حازر کردووەوە ئینشاءالله لە ماوەیەکی نزیکە لەم ساڵە بتوانانی سەردانێکیان بکەین لە وەزارەتی سەحەی عێراقی هیچ نەبێ بەشە دەرمانی گەرمیان ڕاستەوخۆ لە بەغاوە لە وەزارەتی سەحەوە بهێنرێ بۆ گەرمیان بۆ ئەوەی بتوانین بە شێوەیەکی زۆر باش و تەکنیکی تر و پرۆژەیەکی استراتیژی تر خزمەتی هاوڵاتیان بکەین ئەم نەخۆشخانەیە توانە بڵێم لە ڕووی تەندروستیەوە هیچ یعنی هیچ تەندروستیەکی تیانێ بۆ ئەوەی نەخۆشی تیا بمێنێتەوە
بکەمەوە بەڕاستی چونکە بیناکەی زۆر کۆنە نیو سەدەی ئەم بینایە هەیە ڕاستێکی چەند جارێکم بە هەماشیەوە داوامان کردووە تکایە من نەخۆشخانەیەکی سەقەرێڵەیمان هەیە هەیکەلەکەی تەواو بووە بە ئەمە بکرێ بە نەخۆشخانەیەکی مۆدێرن بۆمانی تەواو بکەن بەڵام تاوەکو ئێستا کەس بە داواکانمانەوە نهاتووە ئێمە نەخۆشخانەی قەڵامان بۆ دروستکرا لەلایەن خێرخوازانەوە لەلایەن ئیدارەی گشتی یەکێتیەوە پارەی کارمەدانمان بۆ دابین کرا ئەو نەخۆشخانەیە ئەتوانین بڵێن زۆربەی کێشە مەشاکلەکانی ناو نەخۆشخانەی گشتی بەڕاستی کەفەر کردووە لە ناو بەشی مناڵ هەناییمان هەبوو لێرە ینی چوار ژوور بوو چوار ژووری پوختەواڵی ئەوەی کە نەخۆش نابێت یای بمێنێتەوە لە ڕووی تەندروستی نابێت نەخۆش لە ناو ژوورە نابێت بەشی مناڵانمان هەبوو میما گواستۆ بۆ نەخۆشخانەی قەڵا ینی بووە بە چەند پارچەیەکەوە بەڵام چی بکەین کە لەم کاتە نەخۆشخانە نەبێ مەجبورین خۆمانی پێوەڕێ بکەین و بتوانین بە باشترین شێوە خزمەت بکەین تابان نەخۆشخانەی سەد قەرۆڵەیەەکە ئەوێ چەند جارێکدا ئاوما کردوە تکاکەین کە بۆمانی تەواو بکەن ئێمە لە بیدایی ساڵی ڕابردووە ڕاستیەکەی ساڵانە لە بیدایی ساڵەوە سەرەتای ساڵەوە تەندەرات دەکرێت بۆ خواردن ئەم کۆمپانیایی کە بۆی دەرچووەتان نیوەی ساڵەکەی بڵێن تا 6 مانگ بەردەوام بوو دواتر وتی بۆم دەری ناکات و ناتوانم من خواردن دابین بکەم ئەو بڕەپارەی کە بۆم دەرچووە بۆ من کەمە و ناتوانینەوانە بکرێ ئیتر بە گوێرەی ڕێکاری یاسایی ئەو وازی لە هێنا لە خواردنەکە بۆ چەند مانگێک دوای ئەوەش بە تەنڤیز مباشر خواردنمان هێنا بۆ کارمەندان لە ئێستا نزیکەی 3 بۆ 4 مانگە چێ خواردن بە هەموو شێوەیەک نەماوە لە ناو نەخۆشخانەکانە و ئەویش چەند جارێک داوامان کردووە لەلایەنە پەیوەنددارەکان تکایە ئەم مشکلەمانە بۆ حەلکەن بەتایبەت لە دوای ئەوەی کە ماگانە 100 ملیۆن بۆ نەخۆشخانەکان سەرفەکری بۆ تەندروستی گەرمیان ئەو کێشەیە دروست بوو چەند جارێکیش داوامان کرد سەیرەکەین ئەم مەسەلەیە ڕاستیەکەی هەرۆخۆی ماوەتەوە